راغب ئەوێ چیمان پێ بڵێ بەمانە ئەگەر ئەتەوێ بەرەو پلەی مەلائیکە بڕۆی بەرز بیتە ئیش لەسەر ڕۆحت کەی وەرە ئەم سێکارەی کە هەموو عەقیدەی ئیسلامی بنیادە لەسەر ئەو سێ خاڵە چۆن عیمارەت لەسەر زەویە ئەەکەی و چۆن عەبدایەتی ئەەکەی و چۆن ئەبیتە خەلیفەی خوا جەلە جەلالوه کە ئەم سێمانەیە زۆر گەورن ئیشی تۆ لەسەر زەویە ئەمەیە خۆ ئەگەر عەبدایەتێکی ڕاستەقینە لەگەڵ خوایە جەلە جەلالوه بکەی والله ئەتوانی تعمیر و عیمارەتی سەرزەویەکی ئەتوانی خەلیفایەتی خوا بکەی لەسەر زەویە لەوە ئەچی ئەمڕۆ پرسیارە بێتە ئاراوە کۆتا قسەم لە خزمەتانە تۆ بڵێ من ناتوانم خلافەتی خوا لەسەر زەویە جێبەجێکم دەسەڵاتم بەدەست نییە هیچم بەدەست نییە تەسەوورەکەن معنایەک هەیە قاسیرە لە ذهنی گەنج و شەبابە ئەگەر ئێستا بە گەنج بڵێ ئەگەر تۆ حکمی خوا بکەیت چی ئەکەی یەکسەر ئەڵێ یەکێ دزی کرد دەسیە بڕ مێشکی بۆ لای حدود ئەڕوە ئەم شێوازە بیرکردنەوە شێوازی ئەهلی دین نییە کافر وای کردو ئەمە وا بیرکەینەوە بەو شێوازە مامەڵەکەی ئەگەر پێ بڵێ چۆن حکمی خوا کامەیە ئادەی حکمی خوان پێ بڵێ نازانێ بڵێ چی نازانێت چۆن تعبیری کە تەسەوەر کە حکمی خوا جەلە جەلالوه و خلافەتی خوا لەسەر زەویە هەر زەمەنەی بە ئەندازی خۆت ئەم زەمەنە لە سیاسەتە تۆ دووری ناتوانانی ئەمەی مسلمان ئەمڕۆ لە جیهانی ئیسلامی لە سیاسەت کراوێتە دەرەوە ئەبێ ئیشکێن بۆ گەڕانەوەی ئەو جۆرە سیاسەتەی کە عەدالەت بەسەر زەویە حتا بەسەر کافرێکە تەسبیت چونکە ئیسلام تەنها ئەوە نییە وما ئەرسەلناکە إلا ڕەحمەتە للعالەمین وخوا ڕەحمەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم کافری ژەگرێتەوە ئەی من ئێستا چی بکەم یعنی ئیشی من چییە لە خلافەتی خوا جەلە جەلالوه طبعا خلافەت ئەگەر چڵە پۆپەکەی دەست نەکەوت خۆ با بڵێن پەیژەکەی دەسەکەوێ هەر شوێنەی لە قۆناغێکە شوێنی وا هەیە لە قۆناغی سەرەتایە تازە تەسکیەی نەفسەکە شوێنی وا هەیە گەیشتونتە ئەوەی علومی شەرعیان وەرگرتەوە هەنگاو ئەنن لە شوێنێکی تر دەعوە و بانگەواز ئەکەن لە شوێنێکی تر یەن جۆرێکی کەم لە سیاست بەرپا ئەکەن جۆرێکی کەم لە عەسکەریەت بەرپا ئەکەن جۆرێکی تر کەوابوو تۆ لە هەنگاو نانای بۆ خلافە بۆیە ئێمە ئومەتی ئیسلامی لە کار نەکەوتین ئەگەر گیرای لە شوێنەکای بوو بە تاقی تەنها ژوورێکی بچووک توان ئاوەدا نابوتیایە دڵەکەت ئەتوانێت فکری خوا بکە ئەگەر مەجای نوێژت هەبوو ئەلحەمدولیلا شوێنەکەم فراوانتر نوێژی تیاکە مەجای خوێندنت هەبوو ئەخوێنم مەجای ئەوم هەبوو کە قسە بکەم دوو کەسی ترم لەگەڵا بوو مەجالەکە گەورەتر ئەبێ دە کەسم لەگەڵا بوو مەجالەکە گەورەتر ئەبێ توانیم مەدرسەیە دروستکەم مەجالەکە گەورەتر ئەبێ وهەکەدا ئیشەکە بریتێ لە خلافەتی خوا جەلە جەلاوه لەسەر زەویە و چۆن مامەڵە ئەەکەی لەسەر ئەم زەویەی خوایە جەلە جەلاوه